يملكوا جروب سليماني سرتا شخصي خوم وكاكارم قرماني وكو تصيد عم زدري جروب كاين وكو حزو خليه خومان وحزمان كير خدمتي بهونري كودي بجانين وبيمان كردو ك جروبي كيال باركة داب مزرانين لشاري سليماني وهربنايو شاري سليماني وأمان جيما خدمت كرني هنري كوديو برو بيشوني هنري كوديو زياتر هنر بناسين لناوي ولات ولا دري ولات أرككش يوكو بلاي مندوبني خوهية هم بميشكو هم بجسش هم بيركنوشي بول اختدانان وعلي بجدي أركي كرسي باش خوي سرتاي ما زوربا من يعني هاوري كتربوين كجروبا كمان دانا دوي ولا دروي جروبيش زور كذا خلياي فيربوني هالباركي وهم فيرمان كردو دواتري جوك واندام ور مان قرتو ولا جروبا غدا وبسبارت با كتشيش ايجر ما فيه وكور ما فيه كباش داري كلا جروبا هيش اشكال كيتاني وەکو پاڵپشتی من هاوسەرەکەم پاڵپشتمە بەڵام وەکو ڕێگری هەر ئەبێت بەڵام ئیتر تۆ شتێکیش کە خۆت حەزت لێ بێت ئەبێ بە دوایە بڕۆیت ڕخنە هەر ئەگیرێ بەتایبەتی لە وڵاتی ئێمە تۆڕی کۆمەڵایەتی کە شتێکی باوە یعنی ئەگەر لە تەلەڤیزیۆنەکانی شان نەکرێ بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتیە کە شتەکە بەعکسی خۆی باس ئەکرێت بەڵام تۆ نابێت گوێ لە ڕخنە بگریت ئەگەر ڕخنەش لێ بگیرێ وادە کەسێکی زۆ سەرکەوتووی تۆ بێ بە ڕخنەکانت کە سەرکەوتوو بیت یعنی بەو ڕخنانە بەرز بیتەوە نابێت گوێ بەوە بیکە بڵێ ئیتر بڕوخیت خودی خۆم بۆ فێربوونی هەڵپەرکیەکە حەزێکی زۆرم بۆی هەبوو تەنها لە ڕێی یوتیوبیەوە فێری ئەم هەڵپەرکیە بووم هیچ کەسی ینی دەستی نەگرتووم لەبەرەوەی حەزم لە هەڵپەرکیەکە بووە و سەبارەت بە جۆرەکانی هەڵپەرکیەش ئەم هەڵپەرکیە کە ئێمە دەیکەین لەم گروپەدا هەڵپەرکیە ڕاستەی مەریوانیەوە چەند شێوازێکی دیکەش زانین بەڵام ئەم هەڵپەرکیە هەستەکەم بۆ گروپەکە ئێمە گونجاوە و لە بەرنامەشماندایە کە هەڵپەرکێ
دابنین داب مەزرێنین تایبەت بە گروپی سلێمانی تایبەت بە خۆمان یعنی چۆن دەڵێ ئێستا هەر هەڵپەرکیەک تایبەتە بە شارێک تایبەتە بە ناوچەیەک ئێمە وەکو گروپی سلێمانی هەڵپەرکێکمان نییە یعنی تایبەت بە خۆمان تا ئێستا هەڵپەرکێکمان نییە لە بەرنامەمانە هەڵپەرکێک دابنین تایبەت بە خۆمان و هەڵپەرکێ ڕاستەی مەریوانی کە ئێمە دەکەین تایبەتە بە ڕۆژهەڵات تایبەتە بە ناوچەی مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان. خۆم خولیاکە کە حەزم لێتی ڕاستە پێشتر ینی هیچ حەزم بە هەڵپەڕی نەبووە بەڵام میتر کە بڕیارەکەم گۆڕی زۆر لە شتێکەوانە کە حەزم لێ کرد ینی بەرنامەیەکم بینی کە حەزم کرد بەشداری بکەم لەگەڵیانە ئەمیش کاک محەممەد خۆی پەیوەندی پێوە کردم کە یەکەم ئیشمان بەیەکەوە کرد زۆر خۆشحاڵ بووم پێوەی کە بەشداریم کرد لەگەڵیانە. هەڵپەرکی ینی مێژووکی کۆنی دەگەڕێتەوە بە پێش زەردەشتیەکانیش ئێمە ژەکو ئەم گروپە بە پێویستمان زانی کە ئەم هونەرە بپارێزین ئەم ڕەسەنایەتی کوردی بپارێزین و هەر لەسەر ڕێچکەی کۆن بڕۆین ینی هونەری کۆن بڕۆین باشترە و ئەومان پێ جوانترە ئەم ڕەسەنایەتی کۆنەکە نوێ بکەینەوە. بەتەئکید ئێمە بۆ بەرنامەیەک بانکران کە بەرنامەیەکی وەرزشی بوو یەکێک لەوانی کە ئێمە بانکران ینی گروپی هەڵپەرکێ بەشێکە لە وەرزش.
شێوازی بڵێ ڕاستە هەیە تایبەتە بە مەریوان گەڕیان هەیە ئەر تایبەتە بە ڕۆژهەڵات سێپێی تایبەتە بە باشووری خۆمان شاری سلێمانی هەڵپەرکی سێجاری هەیە تایبەتە بە ڕۆژهەڵات هەڵپەرکی شێخانی هەیە تایبەتە بە منتیقەی بادینان هەڵپەرکی قڕەپیرێژن هەیە کەەوە تۆزی هەڵپەرکێکی ناسراو نییە زۆر دەرنەکەوتووە بەزەوەیە ئەوش تایبەتە بە ڕۆژهەڵاتی کوردستان جۆرەکانی زۆر زۆر هەڵپەرکێت. نا من بەڕڕوو نەبوومەتەوە لەبەری خۆم کەسێکم بەشی هوەریم تەواو کردووە کە کەسێکیش بەشی هوەری تەواو بکە یعنی حەزی بە هەرچێ ئیکایتە دوای ئەو کۆمەڵگاژ یان دەوروبەرت لەگەڵ وەزعەکە تا ڕایەن ئێستا تۆ پێشکەشکارێکی باشە ڕایەن کە تۆ پێشکەشکارێکی تەواو لەناو خەڵکە دیارە کە تۆ کەسێکی پێشکەشکاریت. بە بیرروڕای خۆمان و بەبیرکردنەوەمان لە بەرناممانە ینی هەڵپەرکیەک دابنین تایبەت بە شاری سلێمانی بە گروپەکەمان ینی بە فکر و بە بیرروڕای خۆمان هەڵپەرکیەکە دابنین نەک بڵێ لە ڕێچکەی کۆم بێت و بەردەوامی لەسەری حەزمان کرد هەڵپەرکیەکە بە تایبەت بێ بە گروپەکەمان و ئیشەڵا لە بەرنامەشمانایە پرۆڤەی لەسەر بکەین و لە یادێکا لە بۆنەیەکان نمایشی بکەین وەکو لە یاد و بۆنەکاندا هەڵپەرکی ینی بەشێکە لە هونەر بەشێکی زۆر زۆر گەرنگە لە هونەر یعنی بڵین یادەکان بێگۆرانی بێ هەڵپەرکێ نابێت ئێمە ژۆکو گروپی سلێمانی زۆر لە یاد و بۆنەکانە بەشداریمان کردووە لە شاری سلێمانیە و لە دەرەوەی سلێمانی. شتێکی سەرەتاییە زۆر سەرەکیشە بۆ پیاو هەڵ ئەپەڕێت بۆ ئافرەت هەڵ نەپڕایە ئافرەتۆ بۆچی لە حەفلەیەکی خۆتانە هەڵ ئەپەڕی بۆ پێت ئەی بچیتە گروپێکەوانە کە گروپێکی سابت بێت بەشداری بکەی لەگەڵ یانەوە هەڵپەڕیت ئەوە جێ شانازیە ئەگەر وا بێت چکە زۆر خۆش ینی هەتا تێکەڵی ئیشەکە نەبی نازانی.
ڕاستی وەکو لایەن هیچ لایەنێک هاوکارمان نییە، هیچ لایەنی هاوکارمان نیە، تەنانە قاعی پرۆڤمان نییە. ئێمە کەوکو ئەندامی کۆمەڵی هوندەری میلی کوردستانی کاکجزاش هەر بە خۆبەخشی ینی کار و چالاکیەکانی ئەنجامەدا، وەکو بڵی لایەن وشت هیچ لایەنێک هیچ شوێنێک هاوکارمان نییە، هیچ شوێنی کەمان بەدەست نیە تەنانە بۆ پڕۆڤە. تەنانە زۆر کەسێ حەزەکە فێربوونی هەڵپەرکێ بێت، ینی بەوەی نەبوونی قاعەوە ناتوانین فێریان بکەین و وەکو ئەندام وەریان بگرین بەداخەوە. وەکو بڵێ لەم کاتەدا لەم ساتەدا بەشێکی کەم ینی بڵێ باشە بۆ داهاتی باشە بڵێ بەس بۆ مەسرەفی گرۆبەگینا بڵێ بۆ ئیسفادەیەک بۆ ئەندامەکان نەوەڵات، چکە بەتایبەت لە شاری سلێمانی زۆر گرنگی نادرێسە بە گروپی هەڵپەرکێ و سپاسی کەناڵەکەشتان دەکەم. ئێوە یەکەم کەناڵ ئەوەتان لە گروپەکە ئێمە داوەتەوە و ئێمەتان بەسەر کردوێتەوە، هیچ کەناڵێکی کە تا ئێستانی ئاوڕی لێمە نەداوەتەوە بەداخەوە. بێگومان ئەوە شتێکە کە زۆر تایبەتە لە چکە هەموو کەسێک لە دەستوری خۆیان شتێکەیە کە پێی ناسرااو بێت. لە وڵاتی ئێمەشا بەجلی کوردی ناسراوین، بەڵام لەگەڵ ئەوەشە هەڵپەرکیەکانیش هەر کەسە و هەر ماتیقە و هیچ شوێنی خۆی جیاوازە. بۆیە گروپی هەڵپەرکەی سلێمانیش کە پێویستە هەڵپەرکێکمان هەبێت تایبەت بێت بە لەقەبی خۆمان، کەوتت گروپی هەڵپەرکەی سلێمانی ئیتر بزانن کە ئایا ئەو هەڵپەرکەی کە تایبەتە کامەیە. لێرۆ من بە ئافرەتان ئەڵێم کە ئەوەی کە خۆی حەزی لێی ئەدی هەوڵی بۆ بات. ڕاستە ئێستا ئێمە زۆر ئافرەتمان هەیە کە حەز ئەکا، خۆم زۆر کەس ئەناسم کە حەز ئەکا بەشداری بە گروپەکەمانەوە بکە. ئێستا بە تایبەتی من دوو کچکە لەگەڵ خۆمان زۆر حەزیان پێی بوو، بەڵام شەرمیان ئەکرد، بەڵام بەهۆی منەوە کە سێری منیان ئەکرد و کە من پاڵپشتیان بووم ئیشەکەی خۆیانیان لا خۆشەوی زۆر احتیاجی بەشداری هەڵپەرکینەکان ئەکەن. بۆیە هەر شتێک هەوڵی بۆ بیت ئەگەی بە ئەنجام، هیچ شەرمێکی ناوێ، هیچیش عیبە نییە.